هەراکەی نابەوە زۆر حەدی خۆی تێپەڕاندنەکەی ئێستا لە دەوری 3000 بۆ 4000 دینارە لێرە ڕێواز بەچەنە گەڵامی و بەچەنە شتەکانی تر بەچەنە سەریان چۆن ێستا وڵی تەبان بە تایبەتی گەڵامی و ڕێواسوانە نرخەکەی زیاد لە حەدی خۆی لە بیداەتی پێگەشتنا زۆر هەرزان بووە ئەم ڕێواسە کە بیداەتی پێگەشتنی لە سەر 10,000 دینارەوە بوو بۆ 8,000 بۆ 1000 ئێستا لە 1500 دینارەوە بۆ خوارەوەیە ئەمە لە علووە ئەمە لە علووە بەڵێ تر بە پێی جوانی و بە پێی شوێنەکانی گۆڕەسی ئێرانیمانەیە هەرزانترەوە ئەمەی خۆماڵیە ئیمەنتیقی خۆمانە تاوان هەمی سروشتیە بەس ئەمەی منتیقی کوردستانی خۆمانە بە جوانی و بە تازەتریەگات بنەکەی تۆزە گرانترە 2500 دینارە هەموو بەرهەمەکان سپاس بۆخوا بەرەو هەرزانی ڕوا لە بەرەوەی بەرهەمی خۆماڵی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە و ڕۆژ بە ڕۆژیش ئەو بەرهەمانی کە هاوردەیەکەین بۆ پاڵپشتی بەرەمی خۆماڵی قەدەغاکرێت نرخی چوار بابەتم پێ بڵێ تەماتۆی کە دایم بەزمەکانێتەوە تەماتی سەبە چەنە هەل لەو ساری خۆیان دیگران نەبووە 1000 دینارە لە علووە ئیتر بۆ خوارەوەش هەیە هەروایش بووە ئەوەی کە تا دابەزیوە نرخەکەی وایە بەس مژدەی ئەوە هەیە ئیتر هەموو بەرهەمەکان بە تایبەتی تەماتە لەم ڕۆ بە دواوە تەماتی خۆماڵی پێگات منتیقی ناوەڕاستی عێراق پێگات و تەماتێکی بەتام و خۆشیشە لە دوێنێەوە بەلۆری هاتوودە ناو بازارەوە ئەی مۆزی زۆر گران بوو مۆزیان لە حەدی خۆی گران بوو ئەویش بەهۆی تەنها تەسیری ئەوە بوو کە لە کەندا و لە لێوە ئەو مۆزەکانە هات بە تایبەتیەوەی هندستان زۆر هەرزانەکە و لە بازاڕایدا بە 1000 دینار نرخەکەی زیاد لە حەدی خۆی بەرز بۆتەوە ئێستا چەند ڕێو شوێنێکی کە گیراوەتە بەر لە شوێنی کەوە دێت نرخەکەی وەک جێگیری پێشووتر نییە بەس لە 150 لە بۆ 30 نرخەکەی دابەزی چەنە کارتۆنی تا 54,000 ڕۆی بڵین کارتۆنی گەروە ئێستا هاتۆتە بۆ 35,000 ئەی پیاز و باینجانی جوان نرخەکانیان بەرز بۆ ئێستا بە چەنن وەڵای پیاز هەر لە 350 بۆ 400 دینارەوە باینجان لە 780 بۆ ئێستا بە 500 بە 550 دینار ئەی گەڵامێ بە 2000 بە 1500 دینارە ئەوەی کە خۆماڵیشە ئەویش بەرهەمی تازەیە پێگات تۆزە و نرخەکەی گرانترە وابزانم لە دەوری 780 من دایم چاومەچێ ئێستا هەڵوژەی ترێش هەڵوژەی ترش بە چەنەکە حاجی بەزمی زۆر نایەوە بەزمی زۆر نایەوە بەڕاستی وەختی کە پێگا لە بیدایەتە تامیشی خۆش نییە تامی خۆی نەگرتەوە خەڵکە چێپارێکی زۆر زیایی پێدا و بەڕاستی حەق نییەوە بیکردن لەبەرەوەی هەن تامی خۆی نیە ئێستا تامێکی خۆشی گرتووە تامێکی ئاودار بووە نرخەکەی لە علووە زۆر دابەزیوە ئێستا نرخەکەی بە چەندە هەڵوژەکە حاجی شیرۆی هەراکەی نابەوە زۆر حەدی خۆی تێپەڕاندنەکەی ئێستا لە دەوری 3000 بۆ 4000 دینارە لێرە 3000 بۆ 4000 دینارە ئەم مزرەوەش لە 1500 بۆ 1000 ڕۆبعێکایە نرخەکەی باشە سپاس بۆخوا یەخوار هەرزانی ئێمە ناڵێن نرخەکەی زیاد لە حەدی خۆی هەرزانە بەس بۆ ئەمڕۆ باشە لەبەری لە پێشتر زۆر گران بوو پاک لە بە چەنە پاک لە دەوری 500 بۆ 600 دینارایە نۆشی جانتان بێ